گفتوگۆی زیاتر لە سەرپرسی کەرکووک دەکەین بە میوانداری بەڕێز شوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵماندان بە سوپاسەوە. بەڕێز شوانم کاتتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. سەرەتا بالۆ دەست پێ بکەین لە دوای وەرگرتنی پارێزگاری شارەکە بۆ کورد جارێکی دیکە گەڕایەوە دەستی کورد، کاردانەوەی هاوڵاتیان و هێز و لایەنە سیاسیەکان چۆن دەبینن؟ زۆر سوپاس، سڵاو لە بینەرانی بەڕێز. لە ڕاستیە بارودۆخی کەرکووک و کێشەکانی کەرکووک و ململانەی پێکاتەکان لە کەرکووک بە قۆناغی زۆر قورسە تێپەڕی و بە جۆرەی ئەو راپۆرتەی کە پێش چەند دەقەیەک لە لایەن خۆتانەوە ئامادە کرا و باس کرا، کورد لە دوای 16 ئۆکتۆبەر بە قۆناغێکی زۆر قورسا تێپەڕی و هیچ پۆست و پلەیەک و مەقامێکی لە ناوچە جێناوەکان و بە تایبەتیش لە کەرکووک لە دەستان نەمابوو و ئەو محافزە بۆ وەکالەتەی کە 6-7 ساڵە لە کەرکووک ئیدارەی شارێدا بە شێوازێکی زۆر شۆڤێنیانە، زۆر بیرتەسکانە، زۆر دوور لە مەدەنیەت بە شێوەیەکی زۆر نابەرپرسانە مامەڵەی لەگەڵ پرسی کورد کرد و بەداخەوەش حیزبە کوردستانیەکان و بە تایبەتیش هەردوو هێزی دەسەڵاتدار هەمیشە هاوڕا نەبوون لە بەرامبەر ئەوەی کە بتوانن پێکەوە بتوانن پێش لە بەشێک لە هەوڵەکانی ڕاکان و جەماعەتەکەی بگرن. ئەمە وای کرد 7 ساڵ بەسەر کارەساتەکەی دوای 16 ئۆکتۆبەرە تێپەڕێ. ئێمە لە ئێستادا بە هیوا بووین لەم هەڵبژاردنە جارێکیکە بتوانین لە ڕێگای هەڵبژاردن و لە ڕێگای دەنگدان و لە ڕێگای ئەو زۆرینەی کە کورد هێناوێتی 7 کورسیە بتوانین ئومێدێک دروست بوو، بتوانین جاریچکە وەکو ئەڵێ مەقامی کورد، حەقی کورد، مافی کورد لەم ناوچانە بۆ ئاستێک بگەڕێنینەوە، لایەنی کەم بەشێک تەعویزی ئەو ڕابردووە بکەینەوە. بەڵام بەداخەوە جارێکیکە ئەم هەڵبژاردنە خەڵکی کەرکووک دەنجیان بە دوو لستدا کە لستی یەکێتی نیشتیمانی کوردستان و لستی پارتی دیموکراتی کوردستان بوو. بەداخەوە ئەم دوو هێزە دوای دەرچوونیشان جارێکیکە نەیان توانی لە ئاستی بەرپرسیارەتی قۆناغەکە بن و بچنە ژێرباری مەسئولیاتەوە دوورکەونەوە لە حیزبایەتی تەسک و بەرپرسانە مامەڵە لەگەڵ ئەم کەیسە بکەن کە کەیسی کەرکووک کەیسی خاک و نیشتیمانە جاریکە کەوتنەوە ململانێ و بارودۆخەکەیان بە عخارێک بڵێت. بەڵێ کاتشوان من بۆیە بە پۆستی پارێزگار دەستم پێ کرد کە لە دەستی کووردا ئێستا، چونکە هەرویستم بچمە ناو پرسی هەڵبژاردنەکەەوە کە تۆ خۆدا ئاماژەت پێ کرد. دەوترێت لە بەرامبەر پۆستی پارێزگار زۆر پۆستی گرنگ لە دەستدراوە بۆ کورد کە ئەمانە بۆ کورد زۆر گرنگ بووە. ئایا ئەم پۆستە ئەوەی دەهێنا کە ئەو پۆستە گرنگانەی تر لە دەست بدرێ بە تایبەت ئێستا جوتیاران لە ناوچەکە زۆر نیگەرانن لەو دۆخەیان؟ ئێمە لە کەرکووک شایدی هەندێک ڕووداوین ڕەنگە خەڵکی تر کەمتر هەستی پێ بکە. من دەمیز ئەوە تەواوکەم بڵێم ئەگەر ئەم دوو هێزە کە براوەی دەنگی کورد بوون، ئەگەر ئەم دوو هێزە پلانێکی نیشتیمانیان هەبوایە، ئەگەر ئەم دوو هێزە هەستیان بە بەرپرسیارەتی قۆناغەکە بکردایە، ڕێکەوتنێکیان بکردایە و تەنەزولیان بۆ یەکتری بکردایە، ڕەنگە ئەو کات پێویستی نەکرد ئەوەنە تەنەزول بۆ عەرەبیان بۆ پێکاتەکانی تر بکرێ. دیارە بخۆتان نەزان هەموو خەڵک شەزانێ خەڵکی کەرکووک ماندووە هیلاکە، خەڵکی کەرکووک چاوەڕوانی ئەوەیە خزمەتی پێ بکرێ، لایەنی کەم تۆزێک بەهاو مەقامی بۆ بگەڕێتەوە. باشە لە بەرامبەر ئەمەدا ئێستا ڕێکەوتنێ کراوە، من ناڵم ڕێکەوتنەکە 100% لە خزمەتی کوردایە و هەر لایەنێکیش بیکردایە بە پێچەوانەوە هەواڵانی پارتیش ڕێکەوتنەکەیان بکردایە، لەبەرەوەی ئەگەر پێکەوە نەبوون دەبواە بەڵێ تەنەزول بۆ بەرامبەرەکەیان بکەن بۆی بتوانن بەسەر نارەکانە سەر بکەون. دیارە ئەمە مێ دەکەین، یعنی ئەوەی ئێستاش کراوە کورد دەستی پێوە بگرێ. من دڵخۆش بووم بەوەی کە جۆم لە دەنجی عەرەبەکان بوون لە کۆبوونەوەی لای بەڕێز سەرۆک بارزانی کە باز لەوە کراوە کە کورد 2 کورسی نییە بەڵکو 7 کورسی هەیە و کورد ئەگەر پێکەوە 7 کورسیەکە شەڕی بەرامبەرەکانی بکردایە ئێستا پۆستی زیاتری بەدەستهێنا. باسی کۆبوونەوەکە لەگەڵ سەرۆک بارزانی منت ڕاکێشا بۆ ئەو پرسیارەی کە بڵێم بۆ خۆتان ئاگادار بوون پەیامی پارتی دیموکراتی کوردستان و بە دیاریکراوی سەرۆک بارزانی ئەو بوو کە دەبێت کوردێکی بێلایەن بۆ پۆستی پارێزگاری شارەکە دابدرێ. قسەتان چی بوو لەسەر ئەوە؟ بەڵام وا دەرنەچوو. لە ڕاستیە ئێمە حیزب و لایەنە سیاسیەکان کۆبوونەوەیەکمان کرد، لە کۆبوونەوەکە ینی داوامان لە پارتی و یەکێتی کرد کە لە بریەوەی تەنەزول بۆ
پێکاتەکانی تر بکەن نیوەی ئەو تەنەزولە بۆ یەکتری بکەن و ڕێک بکەون بەداخەوان ڕێک نەکەوتونە ئەمە لەلایەک لەلایەکی تر دانانی پارێزگارێکی بێلایەن لە کەرکووک بەڕاستی ئەوەش پرسێکە بەنسبەت ئێمە حیزبە کوردستانەکان تەنها کوردێک ئەو پۆستە وەرگێ هیچ جیاوازیەک نەبووە ئەو پۆستە لەلایەن کەسێکی سەر بە یەکێتی بێ یان سەر بە پارتی بێ یان هەر کەسێک بێ بەڵام دیارە یەکێتی 5 کورسی هێناوە زۆرینەی دەنجی کوردی لە کەرکووک هێناوە ئەوان باسییان لەوە کردوتیان ئێمە و ئیستحقاقەبەی خۆمان نەزانین خەڵک ئەو حەقەی پێداوین و لە بەرامبەریشدا ڕاستە پارتی داوای ئەوەی کردووە کوردێکی بێلایەن بێ بەڵام دەبواە ڕێکەوتن بکەن ئەگەر ڕێکەوتن نەکەن لە ئەعلام پەیامناردنی ئیعلام بۆ یەکتری هیچ لە بابەتەکە ناگۆڕێ بەڕای من دەبواە ڕێک بکەون دەبواە بەڕای ئێمە ئەگەر لێم گەڕێی تەواوی کەم بەڕای ئێمە دەبواە سەرۆک بارزانی بانگهێشتی هەموو لایەنە سیاسیەکانی بکردای و بە تایبەتیش یەکێتی لێرە ڕێکەوتنێکیان بکرد با لە سەردەستی جەنابیان بۆ ئەوەی ئێستا خەڵک یان بە تایبەتیش پارتی پێی وایە یەکێتی تەنەزولی زیاتری کردووە لە پێناو وەرگرتنی پۆستی پارێزگا بە تاکید ئەو تەنەزولانە نابوون ئەو کاتە بۆیە من ئێستاش پێم وایە ئەگەر دەرفەتم بدەی ئەمە تەواوکەم پێم وایە ئێستاش دەرفەت هەیە بۆ ڕێکەوتنی پارتی و یەکێتیەوە من پێم وایە حەکیمێتی سەرۆک بارزانی و سەرکردایەتی یەکێتی لە توانای ئەویان هەیە ئەم قۆناغەش تێپەڕێنن دەست بە مۆزەی ئێستاوە بگرن چونکە پۆستی پارێزگار بەڕاستی پۆستێکی حساسە پۆستێکی گرینگە کۆمەڵێک دەسەڵاتی هەیە من دوو نمونەتان بۆ دێنەوە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی پارێزگار دوو بابەت وەرشێنرا راپۆرتێکم لە کەناڵی ڕوودا و بینی باز لەواکە عەرەبی 10,000 خێزان استحقاقیان وەرگرتووە دەبێ بگەڕێنەوە ینی لە ماوەی یەک شەو ڕۆژە راپۆرتەکان گۆڕان ئەجواکە گۆڕا من پێم وایە لێرە شۆجاری کە تاکی دەکەمەوە ئەگەر بێت و پارتی و یەکێتی دەست بە مۆزەی ئێستاوە بگرن ڕێکەوتن بکەن تەنەزول بۆ یەکتری بکەن ئەو پۆستانەی کە ئێستا لە دەست کووردە لە کەرکووک ئەتوانن خزمەتی گەورەی پێ بکەن کاکشوان سپاس دەکەم من کاتم نەماوە یەک پرسیار بە کورتی منطق و واقع ئێمە هیچ کەس و هێز و لایەنێک تاوانبار ناکەین یاخود ئیشی ئێمە ئەوەیە شرۆڤە بکەین و زانیاری بگوازینەوە من پرسیاری ئەوە لە بەڕێستەکەم بە کورتی وەڵامم بەرەوە باس لەوە دەکرێت لە بەرامبەر پۆستی پارێزگاری شارەکە زۆر پۆستی دیکەی گرنگ لە دەست کورد چووە قسەتان بۆ ئەمەیان چییە بە کورتی سوپاس جارێ ئەوەلەن هیچ ڕێکەوتنێک بڵاو نەکراوەتەوە هەندێک لاپەڕەی خەت و دەستخەت بڵاو کراوەتەوە من بەڕاستی معلوماتم نییە ئەمە یەک دوو بە دڵنیایەوە پێتانەڵێم و وتشم لە قسەکانم و ڕاستە ئەگەر کورد خۆی یەکگرتوو وایە ئەو هەموو پۆستەی لە دەست نادا و دڵنیاشم یەکێتی لە بێناو پۆستی پارێزگاری کەرکووک تەنەزولی کردووە و دانووسان وایە تۆ دەبێ پۆستێک وەرگری چەند پۆستێکیش بدەیت و من پێم وایە لە داهاتوو دەبێ کورد بەو پۆستانەشا بچێتەوە ئەگەر زیادە ڕۆیی کراوە لە پێدانی پۆست دەبێت کورد هەوڵی بۆ بدا بەدەستی بێنێتەوە سپاس دەکەم بەڕێز شوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشان ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بووی